من باوکی دیاریمە لە زگمانگەوە ئاوە تقریبا لە 2012 لەدایک بووە هەر لە زگمانگەوە بووە براکە دیشیویش بە سووتانەویش هەمرەخوای کردووە دایکشی هەرنەمەوە ئێستا دایکی بلێنداکی کردیە بەداکەی زۆر باشە بۆی باو ڕۆژانە یانە منیان ئەو بۆ مەکتەب دەیبێتەوە هەموو شکارەکان پشت بەخۆی دەبەستیوە زۆر لە مەکتەبی لەخوا مامۆستاکان هەمووی لێ رازینە و لە ماڵش هەروە هەن ئەو تەلەبانە باسی دەکەنکەوە لە مەکتەب زۆر زیرێکە زۆر وریایە لە هەموو دەرسەکان لە ماڵشدا هەموو پشت بەخۆی دەبەستی لە ناوخواتم لە هەموو شکارەکانی خۆیدا. ناوم دیارە ڕزگار پیرۆت خدرە لە قوتابخانەی حاجاوای بنەڕەتیم لە پۆلی دووەمی ئەلفم هەموو مامۆستاکان خۆش دەوێت مامۆستاکان زۆر هاوکاری منن سپاسی بەڕێوەبەرایەتی قوتابخانەش دەکەن کە پۆلی دوو لە قاتی سەرێ بووم ئەوە لەبەر من قاتی هێنانەوە قاتی خۆ. بابەجان کێ بۆم دەخوێنێتەوە؟ دیاریان بۆم بخوێنەوە. گوند لە شار و شارۆچکە بچووکترە خان و دانیشتوانی کەمن ئاو هەوای گوند خۆش و سازگارە خەڵکی مەڕ و ماڵات و پەلەوەر بەخێو دەکەن. دکتۆر شتی تایبەتم بۆ ئەوەی چارەسەری خان پێداویستی تایبەتەکان بکەم لە داهاتوودا. ئەگەر چوومەوە ماڵەوە جلوبەری قوتابخانەدا دەنێم ئەوە سەعیدە جلی ماڵەوە لەبەر دەکەم سەعی دەکەم دوایی دەچم تۆزەگیاری دەکەم لە دەرەوەش هاوڕێ و ئەوانم هەنا لەگەڵیان یاری شتیوا دەکەم دوایی دێمەوە ماڵەوە شەوانە زوو دەم بۆ ئەوەی بەیانیان زووەستم. بەیانتان باش؟ فەرمودانیشێن؟ باشن؟ ئەخواتان؟ دەنگوباستان؟ هەمووتان باشن بابەجیان؟ کەس نەخۆش نییە؟ مامە دیاری تۆ چۆنی؟ ئەحوالت؟ بەکانتان دەرێن بابەجیان؟ دەیگومە جوانەکانن؟ دیارە کاکە دیاری یەکێکە لە قوتابیە خاوێن پێداویستە تایبەتە زۆر زیرەک و ئاقڵ و مؤدەبەکان بەڵام سوپاس بەخوای گەورە کە دایکێکی ئەوەندە باشی هەیە ئێمە لە باشی دایکی دیاری سەرسامین چووکە ئەوەکو ڕۆژانە ئێمە دەیبینین کە باوکی لە ماڵ نەبێ یان باوکی بەهۆ ئیشوکاری ڕۆژانەیەوە کە نەتوانی بێ لەگەڵی بۆ قوتابخانەوەیان لە کاتی تەوابوونی دەوامدا نێت بیباتە ئەوە دەبینین دایکەکەی خۆی دێت دیارە لە ماڵەوەش دایکی زۆر زۆر هاوکاریەتی چکە هەر کاتێک کە دێ بۆ قوتابخانە دیاری دڵخۆش دیارە و لەگەڵ هاوڕێکانیشیدا زۆر دڵخۆشە زۆر سادە و ساکار و خۆشە خەڵکی گوندەکان کاروبارەکانیان بارەوەزی دەکەن زۆر خۆشیان دەوێت چکە بە حکمی ئەوەی کە کاکە دیاری لە ئەرکی ڕۆژانەیدا زۆر زیرەکە و زۆر زۆریش پاک و خاوێنە قوتابیەکی زۆر دڵگیرە خۆشەویستی مامۆستاکانیەتی و لە ئەرچی ناوپۆلدا زۆر چالاکە من بۆ دووەم ساڵا دەڵێم دەرسی کوردی پێ دەڵێم تا ئێستا کاکە دیاری ئیملایەکی نەبووە دەنەبێ هەر هەموو ئیملاکانی دەرەجەی تەواوی هێناوە.